والله پێشەچی ئەو دوو کەلیمەم نووسیە بەعەدەلە بووم دەڵێن پیرۆزە لە کورد دەژنی ڕەمەزان دڵخۆشی کوردە لای خودای یەزدان خوای ئەم دەژنە خێر و خۆشی بێ هەموو ڕۆژێکمان هەر بە خۆشی بێت هەموو ڕۆژێکمان هەر بە خۆشی بێ پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان لە توپاتەی کوردستان لە ماڵە شەهید و ئەنفال و چمیاباران لە شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و هەروەها لە هەموو کەم ئەندام و بێوەژن و منداڵە فەقیر و هەزارەکانی کوردستان دەکەم هیوادارم حکوومەتی هەرێم بەخۆی دابێتەوە مانجی ڕەمەزانە سەرۆکایەتی هەرێم بەخۆی دابێتەوە سەرکردە سیاسەکانی کورد بەخۆی دابێتنەوە حزبە سیاسەکان بەخۆیان دابێتنەوە لەبەرەوەی ئەوانە هەمووی کەمتەر خەمن لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە بەرامبەر خەڵکی کوردستان دەبوایە ملەتی کورد ئێستا لەو پەڕی خۆشیدا بە بەڵام ئەوە جێژی خوددایە و جێژدانی خۆمان هەر دەکەین و ئەگە هیچ شمان نەبی بەنان و ئاوەشش بەڕێ دەکەین و مانجی خوددا مانجی ڕەمەزان مانگەکی پیرۆزە بەڵام بەداخەوە کاک مەسعود کوڕەکەی تووە وازە پاشەکەوتی موچەبینە وازی لێبینە وەرە لەسەری ڕۆژ وەرە خوارێ قورانی مام دەلال و کاکۆسێت و هەموو سەرکردەکان وەرنە ناو میلەت ئێوە بە واسەی ئەو میلەتەوە جوانن ئەگە ئەو میلەتە نەبی ئێوە چن ئەگەر سەدام پیلانەکەی جێبەجێ بوو بە دوو خوتەوە ئیمپراتۆرەتی عەرەب لە ناوبردنی کورد ئێستا خاچی کوردستان هەمووی دەبۆ جێی وڵاتە عەرەب ئایا ئەو کاتە چتان بە خۆتان دەگوت بەرامبەر مێژووی کورد چتان دەگوت چتان بۆ خۆتان دەنووسیەوە چ پەیامێک هەیە لەم ڕۆژێکە ڕۆژی جێژنە بەتایبەتی بۆ لەم جێژنە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز دەبنەوە بۆچی ڕۆژانی تر ئەم پەیوەندیە نییە ساڵی 65کان خەڵک هەمووی لەگەرێ خۆشەویست بوو هەمووی برا بوو تەبا بوو خەڵک نان و ئاوی دەخوارد بەڵام لەکنیەک بەڕێز بوو خزمایەتی هەبوو برایەتی هەبوو دۆستایەتی هەبوو خۆشەویستی هەبوو کەس لە کەس گەورەتر نەبوو دەوڵەمەند و فەقیر پێکەوە دەژیا بەڵام لە دوای ڕاپەڕین هەمویان لەبار برد کەی حەشتێ و تریاکە بوو لە کوردستان سەرکردە سیاسەکان حکوومەتی هەرێم بەس دادەنیشی ئەعلام دەکەی کامی ئەعلامت ڕاستە ها پەرلەمان ئەوە کەیەت و پەرلەمانی لۆ باسی بودجە ناکەی ئەتو سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان ئەدی مال بەمان نەدەگەڕای خەڵک دەنگت پێ بدا ئێستا خۆت شاریتەوە دیستان دەتەوێت دەنگ بەربگری هەوڵدەدەین بەشێک لە برادانی دیکەش دەگرن وەکو هاوڕێیت و ئێوە وەکو وابزان جەنابەت پێشمەرگەی نیە ژیانی پێشمەرگە چۆنە ئەمڕۆکە بوون ڕۆژی جێژن الحەمدولillah پێشمەرگە نیم باشتر قسەیەک دێ لەم ڕۆژە والله هیچم نییە خۆشییان کۆ جێژنشتان لێ پیرۆز بێ و لە هەموو سەرکردەکانش پیرۆز مبارەک بێ تۆ چی دەڵێیت وەکو وازم تۆ جەنابەت پێشمەرگە ژیانی پێشمەرگە چۆنە ئەمڕۆکە جێژنە هەموو پێداویستێکتا کڕیوە لە ڕووی مادیەوە چۆنە بەخێراتنی ئەناتی دەکەم جێژنە پیرۆزە لە چوار پارچەی کوردستان دەکەم بەڕاستی ژیانی پێشمەرگەی سفرە ژیانی پێشمەرگەی هیچ باش نییە پێشمەرگە شەڕی داعش دەکە پێشمەرگە بە دستانان شەڕی داعش دەکە باوینانش شەڕی داعش دەکە یعنی بژەی ژیانی پێشمەرگەی هیچ باش نییە حکومەت موچە لە پێشمەرگەی دەبڕێ کاتێک پێشمەرگە دیفاع لە کوردستان دەکا بۆ من چاکسازی لە پێشمەرگەی دەکا داوام لە سەرۆکی هەرێمی کوردستان هەیە داوام لە جێگرەکەی هەیە چاوەک لە ژیانی پێشمەرگەی ببەخش چاوەک لە ژیانی پێشمەرگەی بکەن داوام لە سەرۆکی حکومەت هەیە لە جێگرەکەی کاقوبات ئەو پاشەکەوتەی لادەن لەسەر ژیانی پێشمەرگەی باش نییە لەبەر ئەوەی پێشمەرگە دوونێ ناپێرێ لە بەرەکانی جەنگ شەهید بووە حکومەت چاکسازی لە ژیانی پێشمەرگەی دەکا هیوادارم بەو ڕۆژی جێژنەی سەرۆکی حکومەت و جێگرەکەی گوێی لێبێ موچەی پێشمەرگەی لاددە لەسەری کاتە بێ من هەوڵدەم بەشێکتر لەو هاوڵاتی وەرگرم خاتون ئێوە هاتوونەتە ئێرە ئێوە چی دەڵێن لەم ڕۆژێکە ڕۆژی جێژنە